دیفاع لە پەنابەرانی ئەفغانستانی پێویستیەکی چینایەتی و ئینسانیە. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێش گرتە ڤیدیۆیەک سەبارەت بە هەڵس و کەوتی توندوتیژی هێزە ئینتزامیەکان لە دژی تازەلاوێکی ئەفغانستانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کرایەوە. ئەو مامورانە بە پێی فەرمانی بەرپرسانی سەرەوەتر سەرقاڵی کۆکردنەوەی ئەفغانستانیەکان لە ئابسەردی دەماوەندا بوو. بە پێی راپۆرتەکان هێزەکانی ڕژیم تازەلاوێکی تەمەن 15 ساڵان کە کێشەی بینین و بیستنی هەیە دەخەنە ژێر چاودێری و دەست بەسەری دەکەن. ئەو تازەلاوە کە ناوی مێهدیە و دەیهەوێ بچێت بۆ سەرکار هەوڵ دەدات بۆ مامورەکانی ڕوون کاتەوە کە کارتی سەرژمێری فەرمی هەیە، بەڵام لەبری ئەوەی گوێ لە قسەکانی بگرن بە شێوەیەکی وەحشیانە دەیخەنە سەرزەوی. یەکێک لە مامورەکان هاوشێوەی پۆلیسەکانی ئامریکا ئەژنۆی دەخاتە سەر ملی مێهدی و گوشاری دەدات. لە کاتێکدا مێهدی لە ژێر چۆکیە و مامورەدا دەپاڕێتەوە کە ئەزیەت و ئازاری نەدات، مامورێکی دیکە قاچی ناوبراو دەگرێت. چەند ژنکە لە شوێنی ڕووداوەکە بوون و لەوانە دایکی مێهدیش هەوڵی ڕزگارکردنی ئەو تازەلاوە دەدەن. مامورەکان بەردەبنە گیانی دایکی مێهدی و لی دەدەن. هێندێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دروستی وێڕای ئاماژە بەم دیمەنە هەڵس و کەوتی پۆلیسی ڕەگەزپەرستی ئامریکایان کاتی کوشتنی جۆرج فلۆید لە ساڵی 2020دا وەبیر هێنایەوە و نووسیان کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئەو ساڵە بە شێوەیەکی ڕیاکارانە هەوڵیاندا خۆیان وەک بەرگریکاری سەمدیتوانی ئامریکا پیشان بدەن. بەڵام ئەو بەڵایی کە ڕژیم و خاوەنکارەکان لە ماوەی 4 دەی ڕابردوودا بەسەر کرێکارانی ژن و پیاوی ئەفغانستانیەکاندا هێنابوو، ئیمکانی ئەو ڕیاکاریەی لێسەندنەوە. هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی ڤیدیۆی ئەو ڕووداوە، فەرماندەی هێزە ئینتزامیەکانی ڕژیم ڕایگەیاند بوو کە سیاسەت و بەرنامەی دەوڵەت ئەوەیە کە سەرجەم ئەو کەسانەی کە بە نایاسایی لە ئێران دەژین بگەڕێنەوە بۆ وڵاتەکەیان. پێشتریش ئەحمەد وەحیدی وەزیری ناوخۆی دەوڵەتی 13هەم وێڕای ئاماژە بە ڕادەستکردنی پرۆژە یاسایەک بە پارلەمان بە مەبەستی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ کەسانی نایاسایی وتبووی کە کەسانی نایاسایی دەبێت بگەڕێنەوە بۆ وڵاتەکانیان. ئەفغانستانیەکان کە زۆرترین ژمارەی کۆچبەران لە ئێران پێکدێنن هەرگیز وەک پەنابەر لەلایەن حکوومەتەوە وەرنەگیراون. دەوڵەت مافی نیشتەجێبوونی ئەوانی لەلانی کەم 19 پارێزگا قەدەغە کردووە و ناچاری کردوون کە لە دژوارترین هەل و مەرجدا شان بدەنە بەر سەختترین کارەکان بۆ ئەوەی بژێوی ژیانیان دابین بکەن. ڕۆژی 16 گەلاوێش لە پارێزگای ئەلبۆرزیش ڕاگەیاندرا کە کەسانی بێمەوڵەت بۆیان نییە لەو جوغرافیادا بژین و کار بکەن. بەڕێوەبەری گشتی کاروباری کۆچبەرانی ئوستانداری ئەلبۆرز لەم بارەوە ڕایگەیاند کە پلانێک لەلایەن ڕێکخراوی ملی کۆچبەرانەوە بە مەبەستی ڕاکێشانی سەرچاوە داراییە بچووکەکانی هاوڵاتیانی بیانی کەوتە بواری جێبەجێکردنەوە کە ئەگەر هەر کەسێکی بیانی بیاوێت لە ناو ئێراندا بمێنێتەوە دەبێت خۆی و سەرجەم ئەندامانی بنەماڵەکەی بیمە بکات و بڕی 100 ملیۆن تمەن وەک بارمتە لە بانکی ملی دابنێت. بەم شێوەیە دەردەکەوێت کە کۆچبەرە نایاساییەکان نەک هەر خاوەنانی سەروەت و سامان نین، بەڵکو ئەو کرێکارە هەژارانن کە نەیانتوانیوە خۆیان بیمە بکەن و بڕی 100 ملیۆن تمەن لە بانکی ملی دابنێن. ڕۆژنامەکانی ژێردەسەڵاتی ڕژیم لەم ڕۆژانەدا بەبێ ئەوەی بچووکترین ئاماژە بە ئەگەری شکانی ملی ئەو تازەلاوە ئەفغانستانیە بکەن، کۆمەڵێک تۆمەتی هەڵبەسترا و ناڕەوایان لە دژی کۆچبەرانی ئەفغانستانی بڵاو کردوێتەوە. بەڵام ژنان و پیاوان و منداڵی ئەو کۆچبەرانە لە زمرەی ئەو کرێکارانن کە شەو و ڕۆژ بە کەمترین حەقدەست و بێبەشبوون لە هەر چەشنە مافێکی یاسایی و کرێکاری زۆربەیان بە تایبەت لە شاری تاران خەریکی کاری پڕمەترسی و تاقەت پڕۆکێنی وەک بیر هەڵکەندن و کار لەناو بیناکۆن و مەترسیدارەکاندان. ستەمێکی کە لە کرێکارانی کۆچبەری ئەفغانستانی دەکرێت درێژەی ئەو زوڵم و ستەمەکارە ساتبارەیە کە ماوەی 45 ساڵە لەلایەن کۆماری ئیسلامی
خاوەنکارە چاوچنۆک و ناسیۆنالیستە ڕەگەزپەرستەکانەوە بەرامبەریان دەکرێت. گەنجانی ئەفغانستان تەنیا هێزێکی کاری هەرزان نەبوون بۆ خاوەنکارە چاوچنۆکەکان، بەڵکو ئەوان لە مەیدانەکانی شەڕی ئێران و عێراق و شەڕی سووریەشدا گۆشتی دەمی تۆپی سیاسەتە دژە مرۆییەکانی ڕژیم بوون. ڕژیم جگە لە هەوڵی دووبارە بۆ وەرگرتنی پارەیەکی زیاتر لە ڕێکخراوی کۆمیساریای باڵای نەتەوەیەگرتووەکان لە بەشی کاروباری کۆچبەران دەیەوێت سەربازگیریش بکات بۆ هێزە بە وەکالەتەکانی. ئەو گەنجانەی کە گەڕانەوەیان بۆ ئەفغانستانی ژێردەسەڵاتی تاالبان یەکسانت لەگەڵ مەرگ، لەوانەیە ئاسانتر بکەونە ژێر کاریگەری هەڕەشە و تەماع وەبەرنانی هێزەکانی سوپا و ڕەوانەی ئەو ناوەندانە دەکرێن کە لەلایەن سوپای قودسەوە بۆیان دیاری دەکرێت. واقعیەت ئەوەیە کە چارەنووسی کۆچبەرانی ئەفغانستان لە ئێران لە زۆر ڕۆ بەسراوەتەوە بە چارەنووسی خەڵکی ئەم وڵاتە. کرێکارانی ئەفغانستانی کرێکارانی ئێران هاوچین و هاوچارەنووسن. هەردووکیان لەژێر دەسەڵاتی ڕەشی دوو ڕژیمی دڕەندەی ئیسلامیدا دەژین. هێزە چەپ و کۆمونیستەکان بەردەوام پشتیوان و لایەنگری کۆچبەران بوون و بە شێوەی جۆراوجۆر بەرگریان لە کرێکارانی کۆچبەری ئەفغانستان کردووە. ئەوان وێڕای ئیدانەکردنی هەڵسوکەوتی خاوەنکاران و دەوڵەتی ئیسلامی لەم پەیوەندیەدا لە ئاست لە قاودانی بورژوازی بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆنیش کە بەکردەوە لەگەڵ کۆماری ئیسلامی سەبارەت بە پەنابەرانی ئەفغانستان هاو هەڵوێست بوون کەم تەرخەم نەبوو. لەو هەلومەرجەی ئێستادا کە ئەم خەڵکە ئازار چێشتووە بەم شێوەیە هێرشیان دەکرێتە سەر و بەرپرسان و ڕاگەیەنەرە بەکرێگیراوەکانی ڕژیم خەریکی ئاژیتاسیۆنن لە دژی ئەوان، دەبێت چالاکانەتر لە هەمیشە بەرگریان لێ بکرێت. پێویستە لە هەر شوێنێک هێرشیان دەکرێتە سەر چالاکانە لە دژی هێرشبەران هەڵوێست بگیرێ و بەرپەرش بدرێنەوە. کارێکی کە ژنان بۆ بەرگریکردن لە مێهدی ئەو تازە لاوە بەدیلگیراوە ئەفغانستانیە و لە ناڕزایەتی بەرامبەر بە هەڵسوکەوتی وەحشیانەی مەئمورە هێرشبەرەکان کردیان.